شاناس هۆکاری جوانەکەی فیلەر و بۆتۆکسە بەکێ دەڵێ ئەو کەسانەی دەرگەم لەسەردا خستون بیر لەکردنەوەی نەکەنەوە دەرکراوەکان دەرکراون لە ژانی مندا مەبەستی کێیە دەڵێ ڕقم لە کەسانی بەماسک و درۆزنە ئایا جارێکی تر لەگەڵ ئاوازانە هەڵکەوزایەت کار دەکاتەوە لە ژیانی لە کامە بەرهەمی هونەری پەشیمانە ئایا شاناز لە ئێستادا عاشقە زۆر کەس دەڵێن لاسای هەیفاوهەبی دەکاتەوە خۆی دەربارەی ئەوە چی دەڵێتن تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز هیوادارین هەموو کاتێکتان هەر باش بێ ئەم جارە بە شێوازێکی جیاواز هەم لە ڕووی دیزاینەوە هەم لە ڕووی موزیکەوە هەم لە ڕووی بابەتی جیاوازەوە بەوەی خۆشەویست ئاشنا بووینەوە پێشەوەی سێری ڤیدۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وارووا سەبسکرایبی کەناڵەکەمان بکۆ گۆڵەکەشدا بگرە وارووا سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی دەتوانی هەر لە ڕێگای سناپچاتەکەشەوە پەیوەندیمان پێوە بکەیت هونەرمەندی لاو و دەنگخۆش شاناس هەموو کاتێک بە دەنگە خۆشەکەی دەماهێنێتە جۆش و خرۆش و هەڵبەرچێ یاخود بە گۆرانی عاشقەکانی هەموو کەسێک دەباتە نێو دنیای خەیاڵ سەرەتا وەک کولۆکە زاهێر بە دەرکەوت ناوی ڕاستەقینەی شاناز زایێرە لە 5 ساڵی 1970 لەدایک بووە لە شارە جوانەکەی سلێمانی تەمەنی منداڵی بەشێک لەوێ بەڕێ کرد و دواتر ڕوودەکەنە ئەوروپا و لە وڵاتی و سویسرادا دەگەشتێنەوە لە شاری زوورخ تەمەنی منداڵی لێوێ بەڕێ دەکا شاناس لە چار خوشک و برایەک پێکدێن شاناس هەر لە منداڵیەوە حەزی لە کاری هونەری بووە ئەو بازەوە دەکەن لە منداڵی کەسێکی هادوو لەسەرخۆ بوو واروەها بازەوە دەکەن هەموو کاتێک خۆی بڕیاری لەسەر شتەکانی خۆی داوە دواتر شاناز ئاوازدانەری کورد هەڵکە و زایر دەناسێ دواتر هەموو ملەتی کورد شانازی ناسی ئەو کاتە بە ناوی لۆکە زاهر دەرکەوتو بوو بۆ چەندین گۆرانی خۆشی بڵاو کردەوە بەڵام گۆرانیەکان و جلوبەرگەکانی تەقەبول نەبوو لە ناو کۆمەلگا وە خەڵکێکی زۆر هەموو کاتێک ڕەخنەی لە تەڵەبەکانی هەڵکە و زایر دەکردووار وەها لۆکە زایریش یەکێک بوو لەو کەسانی کە هەموو کاتێک جێگای سەرنجی خەڵک بوو بەهۆی گۆرانیەکانی و تێکستەکانیەوە تێکستەکانی دەیوت لێوت بە لێوم تەڕمەکە دەستت بە سینەم فێرمەکە بۆ چەندین کەلیماتی تری نەشیاو کە لە ناو کۆمەلگای ئەو کات زۆر شتێکی سەیر بوو کە دەتوانین پێشەنگ بوون ئەوانە لە ناو تۆڕ و لە ناو تیڤەکانی کوردستان بۆ جۆرە ستایل و جلوبەرگە و بۆ تێکستانە دەتوانین بڵێن لە ئێستادا تا ڕادێک ئاسان بۆ تۆ خەڵکێکی زۆر گوێ لەم شتان ڕادەگرێت بەڵام بۆ ئەو کات کورد نەیدەتوانێت هەزم بکاتن بۆ خەڵکێکی زۆر باز لەوە دەکاتن ئەو کاتانەی لۆکە زایر قوتابی بوو لە قوتابخانەی هەڵکەوزار خەڵک زیاتر سەیری فێس و جلوبەرگ و مۆدێلەکانیانی دەکرد نەوەک گوێبیستی گۆرانیەکان بێ وەروەها ئەو خاتونە ڕاستی ئەوەشی درکان وتی پێم خۆشە لە مەودووە خەڵک گوێ لە دەنگم بگرێ نەوەک بەس چاو سەیرم بکاتن و بڕیارم لەسەر بداتن واروەها لە دوایاندا لە دیمانەیەک بازەوە دەکاتن لە کاری هونەری لە چی بێزار و پەشیمانە دەڵێتن لەو گۆرانیانەی ئێستا گوێ لێ دەگرمەوە پەشیمانم واروەها لە تموحی مندا نەبووە واروەها دەڵێتن لە سەرەتای دەرکەوتنی وە جۆرا و جۆری کاری هونەری کردووە وە پێی خۆشە وەکو پێشووتر کار بکات یاخود وەکو ئێستا دەڵێ نەخێر پێم خۆش نیە وەکو پێشووتر کار بکەمەوە وەروەها لە ساڵی 2016 خۆم بڕیار لەسەر کارە هونەریەکانم دەدەم بۆیە پێم باشە لە مۆدۆ هەر بۆ جۆرە بەردەوام بووم و وا پەرە بە کارەکانم بدەم واگەر توانای گەڕانەوەی ڕابردوو هەبوایە چی دەگۆڕێ وەروە لۆکە دەڵێتن خۆزگا توانێ ئەوم هەبوایە بگەڕا بامەوە دواوە ئەو کاتە دەمتوانی هەندێک ئیشی هونەری بەدڵم نەبوو جوانتریان بکەم وەروها بازەوە دەکەن ئایا جوانی شاناس فیلەر و بۆتۆکسە دەڵێن نەخێر بە هیچ زۆرێک دەستکاری و خۆم نەکردو ئەگەر کردیبیشم بە شێوازێکی کەم بەڵام جوانیەکەم سروشتیە واروها لەم دوایانەی کۆتاییشدا بینیمان هەڵکە و زار دووبارە دەرگای بۆ هودەنمەند شاناز کردەوە وتی ئەگەر بێتەوە دووبارە دێتەوە ماڵی خۆی و دووبارە
ئیش دەکەینەوە بەڵام شاناز لە دیمانەیەک بازەوە دەکاتن دەڵێتن خۆسکە دڵی من ئاوان نەبووە بەڵام هەر کاتێک دەرگایەکم داخست دووبارە ئەو دەرگایە ناکەمەوە بە هیچ جۆرێک نازانم ئەو شتێک کە لە مندا هەیە شتێکی باشە یان خراپە ئەو بینیمان شاناز لەگەڵ هونەرمەند نەوید زەردی چەند کارێکیان پێکەوە کردو بە سنگڵ و بەکۆ وا دیار بوو شاناز عەقدی کردبوو لەگەڵ هونەرمەند نەوید زەردی بەڵام دوای 6 بەرهەم لەگەڵ ئەو هونەرمەندا کۆتاکتیان نەماوە و هیچ لە کام هونەرمەندان شاناز و نەوید زەردی هیچ ڕاگەیاندکراوێکیان بڵاو نەکردوەوە کە تاوەکو ئێستا لەگەڵ یەکتری ماون یاخودنا بەڵام شاناز لە نوێترین بەرهەمیدا وا دیارە لەگەڵ کۆمپانیای NZ Production کار ناکاتن لە ئێستادا لەگەڵ کوردماکسە وەروەها شاناز نوێترین گۆرانی بە ناوی شازادە بڵاو دەکاتەوە بۆ سەری ساڵ وەروەها لە شاناز دەپرسن ئایا تۆ عاشقی دەڵێتن دەبێ هونەرمەند عاشق بێتن بۆ ئەوەی بتوانێت گۆرانیەکانی بە ئەحساسەوە بڵێتن وەروها ئەگەر عاشقیش نەبی دەبی وا لە خۆت بکەیت وەکو عاشقێک بۆی ئەحساسی زیاتر وەروەها گوێگێر زیاتر چێژ لە گۆرانیەکان ببینن وەروها بازەوە دەکەن کاتی خۆی مۆنیکای خوشکت لە چەند کلیپ و گۆرانێک لەگەڵت بەشدار بەوە بە تەنیاش بەشدار بوو ئایا نیازی وەی هەیە دووبارە دەست بە گۆرانی وتن بکاتەوە دەڵێتن نەخێر بە هیچ شێوازێک مۆنەکای خوشکم ناتۆ ناو دنیای هونەر لە بەرەوەی ئێستادا شووی کردووە دوو منداڵی چاوگەشی هەیە لەگەڵ ماڵ و منداڵ و خێزانی خۆی بەردامی بەژانی دەداتن و دەژڵێتن پێم خۆشە چەند کەسانێک لە ژیانمدا نەبانایە باسی بکەم بەداخۆ ئەو کەسانە هەنا بەڵام هیوادارم لە ساڵی نوێ ئەو کەسانە لە ژیانمدا دەربێنم کەسانی درۆزن کەسانی دەم و چاو بە ماسێک و چەند کەسانی تر ئەو کاتانی هەندێک کەس هەنا کە کاتی بەناوبانگ دەبن لە خۆبایی دەبن و لە خۆیان دەردەچەن واز دەکەن کەسێکی ترن بەڵام ئەو کەسانە لە ژیانیاندا دوا دەکەون ئایا تۆ وەکو بینەرێک شانازی ئێستات پێ قبوڵە یان لۆکە زاهێری پێش ئێستات قبوڵە وە زیاتر کامە هونەریت بەدڵەوە کامە گۆرانیەکانت پێخۆشترە ڕای خۆت بنووسە بۆمان لە کۆمنت زۆر سوپاس بۆ سینکەی تەواوی ڤیدۆکەمان ئەو پێتان خۆشە ئەمجارە لەسەر چ کەسایەتێکی تری باناوە بانجی کوردستان یاخود جیهانی ڤیدۆ دروست بکەین خۆ لەسەر چ بابەتێک ڤیدۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێریشت بینەچەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروە دەتوانانی ڕاستەخۆ پەیوەندیمان پێوە بکەی و ئێمەش وەڵامتان دەدەینەوە هەموو کار لەگەڵتانی لە کلیل میدیا.